بەناوی خوای گەورەی مێرەبان ئیمڕۆ باسی ئەو ڕێنماییانە ئەکەین کە زەڕورە بۆ چوونەتی خۆپاراستن لە کاریگەریەکانی تیشکی سەر و وەنەوشەیی. ئێمە لە وەرزی هاوینە کۆمەڵگای ئێمە کۆمەڵگایە کە بەرکەوتەمان یاخۆ باوڵێن هاتنە دەرەوەمان زۆرە و بەرکەوتنمان بە تیشکی خۆر زۆرە. تیشکی خۆریش تیشکی سەر و وەنەوشەییتیایە. ئەم تیشکە ئەبێتە هۆی دروستبوونی سووربوونەوە و خوڕاندن و ئاوساندن و هەندێک نەخۆشی تر کە لەسەر پێز دەرەکەوێت. بۆ خۆچوونەتی خۆپاراستن لە تیشکی سەر و وەنەوشەیی خۆر گرنگترین ڕێنماییەکان بریتیە لە بەرنەکەوتنی ڕاستەوخۆی تیشکی خۆر. واتە ئەگەر بۆ کارێکی زەڕور نەبێت تا بتوانین لە کاتژمێرەکانی دەی بەیانی بۆ 4 ئەسر بەرکەوتی ڕاستەوخۆمان بە تیشکی خۆر نەبێ، واتە هاتنە دەرەوەمان نەبێت. ئەگەر ئەمە ئەمەلی نەبێت و نەکرێت ڕێگاکانی تری خۆپارێزی بریتیە لە بەکارهێنانی دژەخۆر یاخود پێش بەکارهێنانی دژەخۆر سێبەرگرتن. ئیتر ئایا کاتێک کە کەسێک بەڕێگایەکە ئەڕوات ڕێنمایی دووهەم بەکارهێنانی دژەخۆرە بۆ خۆپاراستن لە تیشکی سەر و وەنەوشەیی. دژەخۆریش بۆ کۆمەڵگای ئێمە ئەو دژەخۆرانەی کە فاکتەری پاراستنی هەتاوەکەی کە پێوتێ SPF-ەکەی دەبێت لە سەر و سی بەرەو سەرەوە بێت. دژەخۆر چەند جۆرێکی هەیە، هەردوو جۆرەکەی بەپێی جۆری پێستەکە بەپێی خواستی نەخۆشەکە خۆی چارەخوازەکە کە مەبەستێتی بەدەم و چاوێ دیار بە یا دیار نەبێت بەپێی تەمەن لە مناڵ و گەورەیە چەند جۆرێکی هەیە. گرنگترین شت لە بەکارهێنانی دژەخۆرە ئەبێ هەموو 2 سەعات جارێ دووبارە بکرێتەوە ئەگەر ئەو کەسە لە دەرەوە بێت. ئەگەر بێت و حەساسەتی پێی هەبێت ئەبێ بیگۆڕێت و سەردانی پزیشک بکە بۆ ئەوەی جۆرێکی دیاریکەوی بۆ دیاری بکە. ڕێنمایی تر بەکارهێنانی چەترە، بەکارهێنانی کڵاوە، خاصەتەن ئەو کەسانی کە لە دەرەوەن وەکو وتمان ئەوانەی کە ئیشی کوشت و کاڵەکەن، ئەوانەی کە ماوەیەکی زۆر لەبەر هەتاون، ئەمانە بە بەردەوامی ئەبێ یا چتر بەکاربێنن یاخود ئەو کڵاوانەی کە پێشی کڵاوەکە پانێکی وای هەیە کە دەم و چاو تاملشی داپۆشێت. وەکو وتمان هەموو ئەو ڕێنماییانە بەس تەنها بۆ دەموچاو نییە، بەڵکو بۆ دەستە، بۆ لافرەتانە، بۆ پشتی قاچ و هەتا بەشی خوارەوەی قاچیشیان هەر بەو شوێنانە حسابە کە بەرکەوتی هەیە لەگەڵ هەتا و هەموو ئەو ڕێنماییانە پێویستە لەو شوێنانەیە جێبەجێ بکرێت. سمارت وەرچەرخانە.